سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری بۆ جێبەجێکردن لەگەڵتانم و تەوەری بەرنمەی ئەم جارەشمان تەوەرێکە کە پەیوەستە بە جینۆساید واتە جینۆساید و کاریگەریەکانی لەسەر کۆمەلگا و بۆ ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە دڵپاکتایر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانمان کردووە. دکتۆرە بەخێربێی. زۆر سپاس. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم پێناسەی جینۆساید چییە و مێژووی جینۆساید لە ڕۆ مێژوویەکەوە دەگەڕێتەوە بۆکەی؟ بەڵێ جینۆساید چەمکی جینۆساید ئەگەر لە ڕابردووە چەمکێکی سیاسی بوو بێت یان مرۆیی بوو بێت، بەڵام لە ڕۆژگاری ئەمڕۆیە چەمکێکی یاساییە. بۆ خۆی ئەم چەمکە بە کۆمەڵێ ئاستەنگ و بە کۆمەڵێ مێژووی پڕ کێشمە تێپەڕیوە. ئێمە ئەتوانین بڵین سەرەتاکانی سەرهەڵدانی ئەم چەمکە ئەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمانەی کە دەوڵەتی عوسمانی جینۆسایدی ئەرمەنیەکانی کرد لە 1970ەکانە کە ئەمە وای کرد ناخی کۆمەڵێ بیرمەند بوروژێنێ سەبارەت بەو کارەساتە مرۆیە سەختەی کە ڕوبەڕووی مرۆڤایەتی بۆتەوە بە تایبەتی بەرامبەر بە ئەرمەنیەکان و لە دوای ئەویش لە 1933 کاتی هاتنی حکومی هیتلەر و ئەو کارەساتە دڕندانەی کە بەرامبەر بە جوولەکەی ئەوروپا کردی، ئەمیش جارێکی تر هەنگاوێکی تری بە پرسی جینۆساید ناوە بردێ پێشەوە بۆ گفتوگۆکردن و لە دوای ئەویش کۆمەڵێ کارەساتی جەرگ بڕیتر ڕوویدا لەوانە لە سەرەدای نەوەتەکانەوە جینۆسایدی بۆسنیا لەسەر دەستی سربیەکان ئەمەش کارەساتێکی مرۆیی زۆر گەورە بوو. پاشان لە 94 ئەو جینۆسایدی کە بەسەر ڕواندایە هاتیایە 800,000 کەس بوونە قوربانی و 250,000 ژن دەستدرێژی سێکسیان کرایە سەر و دوای ئەوەش بێگومان هەموو ئەم ڕووداوانە لێرە و لەوێ بە شێوازی جۆرا و جۆر وەلا هەندێ جوگرافیاشە بکبکراوەیی تێئەپەڕی، بەڵام هەتا گەیشتە درندەترین جینۆساید لەسەر ئاسی نێودەوڵەتی کاتا ئێستا تۆمار کرابێ ئەوە بوو کە لەسەر دەستی درندەکانی داعش بەرامبەر بە ئێزیدیەکان کرا لە 2014. بۆیە لە هەر یەکێ لەم قۆناغانی کە ئێمە ئاماژەمان پێدا ئەم چەمکە زیاتر چۆتە پێشەوە. مێژووی مرۆڤایەتی ئەبێ قەرزاری ڕۆڵەکانی ڕەفائێل لێمکن بێ کە پارێزەرێکی پۆڵۆندی بە ڕەگەس جوولەکە بوو. ئەمە یەکێک بوو لەو کەسانی کە ڕۆڵی گەورەی هەیە لە داڕشتنی ئەم چەمکە لە گۆڕینی لە ڕووی سیاسی و فەرهەنگیەوە بۆ چەمکێکی یاسایی تا کاری لەسەر بکرێت. بۆ حکومەی کە ڕەفائێل لێمکن یەکێک بوو لە قوربانیەکان هەموو کەس و کارەکەی لە جینۆسایدی نازیەکان بۆ جوولەکەکان تیاچوون. بۆیە ئەم کەسە وەکو کەسێکی ئاکتیڤ هەوڵی ئەدا هەمیشە بە دوای دەرچەیەکا بگەڕێ کە مرۆڤایەتی ڕاچڵەکێنێ بۆ ئەوەی جارێکی تر مرۆڤایەتی تووشی ئەم ڕووداوانە نەبێ. هەتا گەیشتە دوای دروستبوونی ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان لە 1940 ئەو کاتی کە ڕەفائێل لێمکن وەکو پەناهەندەیەک هەڵاتی بوو بۆ ئەمریکا لە دەستی قەتڵ و عامی ئێزیدیەکان لە 1940 خۆی گەیاندا ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان و لیژنەی یاسایی ناو ڕێکخراوی نەتەوەیە گرتوەکان لەوەیە ئیتر هەوڵێکی زۆریدا لۆبیەکی زۆری بۆ خۆی کۆکردەوە کە پێویستە لەسەر ئەم چەمکە ئێمە بوەستین هەتا هاتە سەر ئەوەی کە داڕشتنی یاسایەک بکرێ بۆ ئەوەی ئەم تاوانە وەکو تاوانێکی قێزەوەنی نێودەوڵەتی ئەژمار بکرێ و هەروەها کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاستی ئەم تاوانەیە بوەستێ و لێی ورد بێتەوە. بۆیە لە 9/12 1940 ڕێکەوتنامەیەکی جیهانی دەرچوو بە ناوی ڕێکەوتنامەی قەدەغەکردنی جینۆساید و سزاکانی. ئەگەر ئێمە بگەڕین بۆ باشترین پێناسا بۆ چەمکی جینۆساید ئەبێ بگەڕینەوە بۆ ئەو پێناسەیی کە لەم ڕێکەوتنامەیە هەیە، چونکە زانایانی بواری یاسای نێودەوڵەتی پێناسی زۆریان هەیە بۆ تاوانی جینۆساید، بەڵام ئەوەی کە زیاتر
کاری پێکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەوەیە کە ڕێکەوتنامەی قەدەغکردنی جینۆساید و سزاکانی ئاماژەی پێداوە. لێرە ئەڵێ کۆمەڵکوژی بریتیە لە کردداری کوشتن و ئازاردانی بە کۆمەڵی گروپێک کەس یان ئاینین یان ڕەگەزین یان نەتەوەیین بە مەرجە کردارەکان بریتی بێ لە کوشتن بە کۆمەڵ و ئازاردانی بە کۆمەڵ و ناچارکردنی ئەم کۆمەڵە بە جۆرە ژیانێک کە گاریگەری هەبێ لەسەر جەستە و دەرونی ئەم کۆمەڵە و هەروەها یەکێکی تر لە هەنگاوەکان جیاکردنەوەی مناڵانی ئەو کۆمەڵە بۆ کۆمەڵەیەکی تر واتە تۆ دەی جارێکی تر لە نەوەیەکی تازی ئەو کۆمەلگایەوە کار لەسەر ئەمە ئەەکەی نەوەیەک کە ئێستا پێگەیشتۆ تۆ لە ناوی ئەبی بە کوشتن و بە ئازاردانی جەستەیی جا هەندێک لەم کەسانە کە قوربانی دەستی جینۆسایدن هەنێکیان بە کوشتن کۆتایی بە ژیانیان دێ هەنێکیان بە ئازاری جەستەیی لەوانەیە تووشی نەخۆشی دەرونی بن لەوانەیە تووشی کەم ئەندامی بن لەوانەیە تووشی حاڵەتێک بن کە ئیتر وەکو مرۆڤێکی ئاسایی نەتوانن لە ناو کۆمەلگای خزمەت بکەن بەڵام جگە لەمە ئەمان هاتوون کاریان لەسەر چی تر کردووە لەسەر مناڵ کەنەوەیەکی تازەیە بۆ ئەم کۆمەلگایە ویستویانە بۆیە مناڵەکەش لە ڕەچەڵەکەەوە جارێکیت لەم کۆمەلگایەدا ببڕن لەم کۆمەلگای ئەیبا بۆ کۆمەلگایەکی تر کاتێکە ئیبا بۆ کۆمەلگایەکی تر وەکو ئەوەی لە بەریتانیەکان لە ئوسترالیا لەسەر نەتەوە ئەسڵیەکەی ئوسترالیا کە پیانەوترا ئەبوریجنیز ئەمانە هاتن مناڵەکانیان هێنا لە ئۆردوگایەکی تایبەتە مناڵەکانیان نەکۆشت بەڵکو هێنایان فێری زمانی ئینگلیزیان کردن فێری کللتوری بەریتانیان کردن فێری کللتورێکیان کردن کە ئیتر ئەم مناڵە کللتورە ڕەسەنەکەی خۆی لە بیرچەوە هاتەوە سەرچی کللتوری بەریتانیەکان بۆیە ئەو نەتەوەیی کە ئێستا لە ئوسترالیا حکمی ئەو وڵاتە ئەکا بە شێوەیەک لە شێوەکانی تر بەشێکن لە قوربانەکانی ئەو جینۆسایدا بۆیە ئەم مناڵانە کە تۆ دەی جارێکی تر کە بە عەرەبی پێوەتەی غەسلی دەماغ کە تۆ مێشکی ئەشۆیتەوە بە شێوازێکی تر بە کللتورێکی تر بە ئاینێکی تر پەروەردەیەکەی ئەم مناڵە ئیتر پەیوەندیەکی نامێنێ لەگەڵ ڕێگەکەی خۆیە بۆیە ئەم مناڵە کە ئیتر دوا وەچەی ئەم کۆمەڵەیە کە تۆ گۆڕانکاریت بەسەراهێنا ئەم کۆمەلگە کۆتایی دێت زۆر باشە دکتۆرە واتە بەس کۆمەڵکوژی ناچێتە بابی جینۆسایدەوە لێرەوە پرسیارێک دروست دەبێ جینۆساید دوو جۆرەکانی چەند جۆر جینۆسایدمان هەیە بەڵێ جینۆساید جۆرەکانی زۆرن یەکێ لە جۆرەکانی جینۆسایدی بایۆلۆژیە جینۆسایدی بایۆلۆژی بۆ نمونە کاتێک کە تۆ گروپی نێرومەی ئەو کۆمەلگەیە لێک جیاکەیتەوە تۆ تهدیدی نەسل ئەەکەی لێرەیە وەچە خستنەوەت قەدەغە کرد بۆیە ئەو کۆمەلگایە کە ئەوەی هەیە کۆتایی پێدێنی جارێکی تر ڕێگری ئەەکەی لە وەچە خستنەوە لە زیاد بوون ئەمە جۆرێکی کان جینۆسایدی ئابوووریە کە تۆ کار لەسەر ژێرخانی ئابووری ئەو کۆمەلگایە ئەەکەی ئەوەی کە ئێمە لە ئەنفالەکانە بینیمان کۆرکردنەوەی کانیەکان ڕوخاندنی لادیەکان کە سەرچاوی ئابووری شارەکان بوون ئەمانە هەموو هەڵکەندران بۆیە ئابووری یەکێکە لە بنەما پتەوەکان بۆ بەردەوامی ژیانی ئەو کۆمەلگایە لە ڕووی جینۆسایدی ئابووریەوە کاریتی ئەکرێتەوە ئامانجەکانی خۆی ئەپێکێ جۆرێکی تر لە جینۆسایدی کللتوریە جینۆسایدی کللتوری بەڕاستی زۆر مەترسیدارە لەبەر ئەوەی جینۆسایدی کللتوری کاریگەری لەسەر ڕاستەوخۆی لەسەر زمان لەسەر کللتوری ئەو نەتەوەی بەجێ هێڵێ چونکە کاتێک کە تۆ زمانەکەت وەکو نەتەوەیە کەوتە بەر هەڕەشە کەواتە یەکێ لە پایە گرنگەکانی بوونی نەتەوە کە زمانە لەناو ئەچێ ئەوەی ئێستا حکوومەتی دیکتاتۆری تورک بەرامبەر بە کوردی باکوور بەکارێنێ قەدەغەکردنی خوێندن بە زمانی دایک وە گفتوگۆکردن بە زمانی دایک جۆرێکە لەو جینۆسایدا کە بە شێوەیەکی بەردەوام ڕێگریان لێ ئەکرێت کە نەتوانن بە زمانی دایکیان قسە بکەن بۆی ئەم زمانە وردە لە ناوچوون نزیک ئەبێتەوە ئیتر نەتەوەیەک یەکێ لە پایەکانی کە لە دەستدا پایەکانی تریش یەکەوێتە ژێر مەترسیەوە بۆیە جۆرەکانی جینۆساید بە پێی ئەو پلانەی کە ئەو تاوانبارانە دەستنیشانی ئەکەن ئەگۆڕێ جاری وهەیە
بۆ نمونە ئەو دەسەڵاتدارەی کە پلانی ئەنجامدانی تاوانەکەی داناوە ئەوێ لە ڕێگەی کللتورەوە زیاتر ئیشەکانی بکە هەندێکیشەیە نەخێر لە ڕێگەی بۆ نمونە کوشتنەوە ئەوەی کە ئێمە بینیمان لە هەڵەبجە و ئەوی بینیمان لە ئەنفالەکانە 1970 بکەی بەژێر گڵەوە ئەمە پلانێکی ترەکەواتە مەسەلەی کوشتن و بنبڕکردنی تاکەکانی کۆمەلگا ئامانجە سەرەکیەکەیانە ئیتر بە دوای خۆیان کۆمەڵی ئامانجی تردێ جینۆسایدەکانی تر بۆ خۆیان ڕێچکەی خۆیان نەگرن بۆ نمونە ئێمە لە دوای پرۆسی ئەنفالەوە کاتێک کە ئەم هەموو دیهاتانە ڕاگوێزرانە ناو ئۆردوگای زۆرە ملێەوە ئەگەر تێبینی بکەیت لە ناو ئۆردوگا زۆرە ملیەکانە بە شێوازێک بیناکانی ئۆردوگاکان دروست کرابوو تەنها بلۆک بوو بلۆکی خۆڵەمێشی هەمووشمان ئەزانن ڕەنگی خۆڵەمێشی ڕەنگی مەرگە بۆیە ئەو تاکانەی کە مابوونەوە لە دوای کوشتنی کەسوکارەکانیشان ڕۆژانە مەرگێکی لەسەرخۆ ئەمردن هەموو ڕۆژێ تۆ تەمەشای دیوارێکی خۆڵەمێشی بکەی ڕێنگێکی خۆڵەمەشی بکەیت کە هیچ ئومێدێکی تیان زۆر باشەواتە مامەڵەکردن لەگەڵ کۆمەلگایە کە جینۆسایت کرابێت لە دوای جینۆسایتکردنی قورسترا ینی زۆر قورسە مامەڵەکردن لەگەڵ ئەو کۆمەلگایە ینی واتە ئێستا کورد تەمەشا بکەین نەتەوەی کورد لە ئەمفالە چمیابارانە دواتر دێنەوە جینۆسایدەکانە بەرزانیەکانە ئێزیدیەکانە ینی کورتوانی وێتی مامەڵەیەکی تەندروست بکە لەگەڵ بەڕێست هاوڕام مەسلەی مامەڵەکردن لەگەڵ قوربانیانی دوای تاوانی جینۆسایت زۆر سەختترە لەو قۆناغی کە تاوانەکەم بەرامبەر کراوە چکە تۆ بتەوێ و نەتەوێ مامەڵی لەگەڵ کەسانێکە ئەکەی کە کەس و کار ئازیزانیان لەدەستداوە ئەمە زۆر سەختە جارێکی تر ئەم کەسانە بێنیتەوە ئومێد ببەخشیتەوە پیان بۆ ئەوی بژین بە تایبەتی ئەمە لە ئەنفالەکانمان نمونەی تەیمورمان هەیە کە بەبەرچاوی خۆیەوە دایک و خوشک و کەسە نزیکەکانی گولە باران کراون ئەمە نابێتەوە بە کەسێکی سادە لەناو ئەم کۆمەلگایە بۆیە پێویستی بە جۆرێکی تر مامەڵەکردن هەیە لەگەڵ ئەم کەسایە بتێ و نەتەوێ هەموو ئەو کەسانی کە لە دوای تاوانی جینۆسایت ئەمێننەوە بێلەوەی کە هەندێکیان بەهۆی ئازاری جستەییەوە تووشی نەخۆشی و هەندێکیان تووشی کەم ئەندامی ئەبن و هەندێکیشیان نەک بڵێم هەندێکیان ئەتوانم بڵێم 100% هەموو ئەندامەکانی دوای تاوانی جینۆسایت تووشی حاڵەتێکی ترۆمای نەفسی زۆر خراپە بن لەگەڵ کۆمەلگایە هەمیشە گومان لە دەوروبەرەکەی خۆیەکە هەمیشە حەست ئەکا کە گیانی تۆڵە سەرنەوەی تیا دروست ببێ بۆ ئەوەی دڵی تەسکین ببێ دوای سیرەکەی ژیان و پێکاتە بنچینەیەکانی خێزانەکەی لە دەستداوە ئەمانە ئینسانی زۆر تایبەتن بۆیە پێویستیان بە مامەڵەیەکی زۆر تایبەت هەیە بەڵام ئەگەر ئێمە لە ڕابردووە مەسلەی جینۆسایتکردنی فەیلەکان و بارزانیەکان و هەروەها ئەنفال و هەڵەبجە ئەمانەمان بینی حکوومەتێک لەسەر دەسەڵات بوو ئێمە وەکو پێویست نەمانتوانیوە ئەم کەسانە پەروەردە بکەینەوە جارێکی تر ئامادەیان کەینەوە بیانینە ناو کۆمەلگا بەڵام خۆکەیسی ئێزیدەکان کەسێکی نوێیە بەداخەوە من ئەڵم تا ئێستا کورد بەهۆی پەرتەوازایی خۆیەوە نەیتوانیەوە مامەڵەیەکی دروست مامەڵەیەکی نەتەواییانە لەگەڵ ئەم کەیسانەیە بکات و یان هەر هیچ نەبێ وەکو کەسێکی سیاسی سوودی لێوەربگرێ ئێستاشی لەگەڵا بێ هەموو جوولەکە پرسی جینۆسایدی جوولەکەکانی ئەڵمانیا لەسەر دەستی نازیەکان وەرەقەیەکی فشاری زۆر گرنگە بەدەست جوولەکەوە بۆیە سەیرەکەی ئەو کۆمەلگایە کۆمەلگەی جوولەکە بەهۆی ئەو کەیسەوە هەمیشە داخوازیەکانیان بە ئاسانتر جێبەجێکرێ بەڵام بەداخەوە ئێمە هەموو ئەو کەیسانەی کە لە بەسەر کووردا هاتۆ لە تاوانی جینۆسایدا ئێمە نەک نەماتوانێەوە سوودی لێوەربگرین بەڵکو زۆر جار ئەو کەیسانەمان کردووە بە قوربانی بەرژەوەندەکانی هەندێ دەوڵەتی زۆر باشە دکتۆرە باسی جینۆسایدی یەزیدیەکانت کرد لەسەر دەستی داعش بەڵام تەمەشا دەکەی لایەنێک لە لایەنە سیاسەکان زۆر بەڕاشکاوانە پارتی دیموکراتی کوردستان ئەم کەیسە دەقۆزێتەوە بۆ بەرژەوەندی تەسکی حزبی ینی ئەمە ئەوە ناگەیەنێت کە لە ناو موسساتی هەرێمی کوردستانە قۆڕخکاریەکەی بۆ بەرژەوەندیەکانی حزب بەڕاستی ئەوەی کە لە شنگال ڕوویدا بێلەوەی کە کارەساتێکی مرۆیی زۆر گەورە بوو
کە نەک هەر کورد خۆی بەڵکو هەموو مرۆڤایەتی ڕاچڵەکان ئەبوو ببێ بە کەیسێکی زۆر زۆر گەورە لەبەرەوەی ئێزیدیەکان پێکاتیکی ئاینی جیاوازترن لە پێکاتە گشتیەکەی نەتەوەی کورد کە موسڵمانن. ئەم پێکاتە ڕەسەنە ئاینیە بە حکمی پێگە جوگرافیەکەی کە پێگەیەکی زۆر زۆر گرنگە هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ڕووی جوگرافیەوە ئەبوو ئێمە دەستبەرداری ئەو کەیسە نەبین بە شێوەیەکی زۆر نیشتیمان پەروەریانە مامەڵەی لەگەڵا بکەین و بەڕادەیەک وا بکەین کە ئەوان ببن بە کەسانێکی زۆر زۆر تایبەت. بۆ نمونە ئەوەی کە من لە ئوسترالیا بۆم باس کردی ئەبوریجینیزەکان ئێستا لە ئوسترالیا لە دوای هاتنی حکوومەتی تازە لە سەرەتایی حەفتاکانە دەوڵەتی ئوسترالیا بە فەرمی داوای لێبوردنی لەو ئەبوریجینیزانە کرد کە ئەم تاوانیان بەرامبەر کراوە. ئێستا ئەم ئەبوریجینیزانە بە فۆرمێکی تایبەت لە هەموو دام و دەستگاکانە جیاوازن لە هاوڵاتیەکانی تر. جیاوازیەکە ئەوەیە بە شێوەیەک پلەیەکیان بەرزترە بە حکمی ئەوەی کە ئەمانە قوربانی ئەو تاوانن. بەڵام ئەبوایە ئێزیدیەکانیش بەلای کەمەوە ئێمە ئەو مامەڵەمان لەگەڵا بکردنا نەک بین ناوچەیەکی جوگرافی جیاکەینەوە سەرڕای ئەو نەهامەتیانەی سەرڕای ئەو برینە سەختانەی کە لە جەستەی ئێزیدەکان هەیە ئێمە بین جارێکی تر برینەکانیان قوڵکەینەوە بین ململانی سیاسی لەو جوگرافیایی کە برینارە دروستیکەین. بۆ نمونە پارتی دیموکرات کاتێک کە ڕێگە بە سوپای تورکیا ئەدا لەوێ تەراتێن بکە بەڵام لەولاوە ڕێگە لە پەکەکە ئەگرێکە لەوێ داواکە عێراق پەکەکە لەوێ دەربکە یاخود ڕۆژانە ئازاری جەستەیی ئەو خەڵکەی ئەوێ ئەدەن یاخود دەستی وەردانەکەن لە کاروباری ئاینی خۆیانە ئەمیریان بۆ دائەنێن بابە شێخیان بۆ دائەنێن لە مێژووی ئێزیدەکانە هیچ کاتێک هیچ ئاینێک هیچ دەسەڵاتدارێک لە سەردەمی پاشایەتیەوە لە سەردەمی عەباسیەکانەوە دەستێوەردان نەکراوە لە کاروباری ئاینی ئێزیدیەکانە چونکە ئەمانە گروپێکی ئاینی داخراون. ئەمانە گروپێکن بە خوێن وابەستەی یەکترین. بەڵام لە سەدەی 21 لە سەدەی جارنامەی گردردونی مافی مرۆڤە لە سەدەیەکە کە هەموو یاسا نێودەوڵەتەکان هەموو ڕێککەوت نێودەوڵەتەکان باسی ڕێزگرتنی پێکاتەی ئاینی و نەتەوەی ئەکات تۆ بێ ئازادیان لێ وەربگریتەوە تۆ خۆت بابە شێخێک فەرزکەی بەسەریانە و میرێک فەرزکەی بەسەرانە کە لە دەوری ئیرادەی خۆیان نییە. بۆیە ئەوەی کە ئێستا تێبینی ئەەکەی لەم ڕۆژانەی ڕابردووە ڕێکخراوی ناسنامە و پرسی ئێزیدی کە ڕێکخراوێکی تازی ئێزیدیەکانە وای کرد کە ئیتر دەنگ هەڵبڕن ئەم نەحەقیانە قوبوڵ نەکەنەوە و دەنگیان گەیاندۆتە هەموو لایەنە سیاسی و ڕێکخراوە نێودەوڵەتەکان کە چیتر ئەم ناحەقی قوبوڵ ناکەن. بەڵام بەڕاستی پێویستە ئێمە واز لە ململانی سیاسی بینی لە شنگالە لەبەر ئەوەی شنگال بریندارە ئەبێ پێش هەموو شتێک ئێمە خەڵکی شنگال ئاشکەینەوە بە زەویەکەی خەڵکی شنگال ئاشکەینەوە بە دانیشتوانەکەی شنگال کە غەیرە ئێزیدین. ئەبێ کەسانی ئێزیدی جارێکی تر بێهێنینەوە ناو کۆمەلگا بە ئومێدێکی گەورەتر و بە خەونێکی تازەترەوە نەک هەمیشە وایان لێ بکەین شەو بخەون و بیر لەوە بکەنەوە جارێکی تر ڕێکخراوێکی تر گروپێکی تر دێ جارێکی تر جینۆسایدیان نەکات چونکە ئەمەی کە بە سەریان هات 74مین جینۆساید بوو بە پێی مێژوو بەڵام بۆ خۆیان ئەڵێن 200 کردداری جینۆسایدا ئەوانی تر ئەم 74 هەرە قورسترین تاوانەکانن کە بەرامبەریان کراوە. بۆیە بەڕاستی حەقا پارتی دیموکراتی کوردستان پێش ئەوەی بیر لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی خۆی بکاتەوە پێشەوەی شنگال و کەیسی شنگال بکا بە قوربانی بەرژەوەندەکانی تورکیا بیر لەوە بکاتەوە کە ئێزیدی و شنگال بەشەکەن لە جەستەی کورد ئەو پرسەنە تەوایەتە نەدۆڕێنێ بۆ هەندێک بەرژەوەندی تەسکی حیزبایەتی. زۆر باشە دکتۆرە ئێمە بێزگە لە جینۆسایدی یزیدیەکان لە شنگال ئەمفالمان هەیە کیمیابارانمان هەیە لە هەڵەبجە و بێزگەلەوە جینۆسایدی زمانەوانی وە خۆت باست کرد. ئایا کورتوانی وێتی لە ڕووی دادگای نێودەوڵەتیەوەمانە وەکو جینۆساید بناسێنێ و لێبووی بۆ دروست بکە؟ بەڵێ بێگومان ئەوەی کە زۆر گرنگە تاوانی جینۆساید وەکو هەموو تاوانێکی تر چەند ڕوکنێکی هەیە کە تۆ جایەکەیتەوە لە کردارێکی ئاسایی کاتێک کە تۆ ئەڵەی تاوانی کوشتن ئەبێ سێ ڕوکنی سەرەکی هەبێت لە تاوانی کوشتنە.
بەڵام کاتێک کە تۆ ئەڵەی تاوانی جینۆساید بە هەمان شێوە تاوانی جینۆسایدیش سێ ڕوکنی ئەساسی هەیە کە تایە ئەم سێ ڕوکنت بینی ئیتر تۆ ئەبێ لە ئەست ئەم سێ ڕوکنەیە دەستەوەستان نەوەستیت. یەکێ لە ڕوکنە ئەساسەکانی ئەم تاوانە کوشتن و بڕینەکەیە و کۆڵی ڕوکنە مادیەکەیەتی کوشتن بڕین ئازاردان و ناچارکردنی ئەم گروپە بە شێوەیەک ژیان کە ئیتر ناچاری مردن بێ هەندێک جار خۆی ئاوات بە مردن بخوازێ. ئەمە ڕوکنە مادیەکەی. ڕوکنە معنەویەکەی نیەتی ئەو دەستە و دائیرەیی کە ئەم تاوانە ئەنجامەدا چییە؟ بێگومان ئەو دەستە و دائیرەیە ئەبێ نیەتەکەی کۆتایی پێهێنانی ئەم گروپە بێت. ڕوکنە سێمەکەی کە ڕوکنێکی زۆر زۆر گرنگە ئەمە وای کردووە ئەم تاوانە لە تاوانێکی ناوخۆیەوە ببێ بە تاوانێکی نێودەوڵەتی ڕوکنە نێودەوڵەتەکەیەتی. ڕوکنە نێودەوڵەتەکەی کاتێک کە ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئەم تاوانە ئەنجام بدە یان دەوڵەتێک ئەنجامی بدە ئەمە پێی ئەوترە ڕوکنی نێودەوڵەتی. یان جاری وا هەیە دوو دەوڵەت بەیەکەوە ڕێککەون بۆ جینۆسایدکردنی گروپێک بە تایبەتی وەکو ئەوەی کە ئێمە لە باشووری ئەفریقا لەوەی ڕواندا بینیمان و چەند وڵاتێکی تری دەوروبەری ڕواندا دەستیان تێکەڵ کرد لەگەڵ ڕواندایە بۆ قەتڵ و عامکردنی توتسیەکان لە سەرخاکی ڕواندا. ئەم سێ ڕوکنە کاتێک کە ئەبینی کەواتە سێ ئەمانە تاوانێک پێکێنن کە پێوتر تاوانی نێودەوڵەتی. بێگومان ئەکرێ ئەم تاوانە کە وەکو تاوان ناسێنرا ئەبێ سزاشی هەبێ هەوە هەر ڕێکەوتە نامەی قەدەغەکردنی تاوانی جینۆسای لەگەڵێ ئەڵێ و سزاکانیشی کەواتە ناڵێت تەنها تاوانەکە قەدەغەیە سزاکانیشی دیاری کردووە. سزاکان کە دیاری کراوە و ئەو جهتێکیە کە تاوانبارانی کەیسی جینۆساید سزا ئەدا. بێگومان لە ساڵی 1990 دادگای جینایی نێودەوڵەتی دروست بوو بەڵام لە 1 ساڵی 2002 هاتە بواری جێبەجێکردنەوە. ئەم دادگایە چۆن دروست بوو؟ کۆمەڵێ پێشینەی قەزایی هەیە هەتا بۆ هۆی دروستبوونی ئەم دادگایە. یەکێک لەوانە لە دوای تاوانی جینۆسایدی نازیەکان لە سەردەسی هیتلەر و گروپەکەی دادگای نۆرنبێرگ تشکیل کرا. ئەم دادگایە هات هەموو ئەو عسکەریانەی کە دەستیان هەبوو لە جینۆسایدکردنی جوولەکەکان دادگایەکی تایبەتیان لە نۆرنبێرگ بۆ دروست کرد و دانا ئەو دادگایە و سزای خۆیان وەرگرت. لە دوای ئەوە سزای تاوانی یوغۆسلافیا کە پێوترا دادگای جینایی یوغۆسلافیا کە لە لاهای ئەو دادگایە دروستکرا سلۆبۆدان میلۆسۆڤیچ کە سەرۆکی ئەو کاتەی یوغۆسلافیا بوو سزای هەتایی بەسەرادرا بەرامبەر بەو تاوانەی کە بەرامبەر بە بۆسنیە موسڵمانەکان کردی. بێگومان جینۆساید لە هەر شوێنەکە جاری وهەیە بە هۆکاری ئاینی جاری وهەیە بە هۆکاری نەتەوەیی جاری وایە بە هۆکاری ڕنگ ئەمە ئەکرێ. لە دوای ئەوەش ئێمە پێشینەیەکی ترمان هەیە قەزایی کە ئەویش محکمەی ڕوواندایە. محکمەی ڕواندا و دافوریش ئەوەی کە حەسەن بەشیر تایە لە سزادرا ئەمانەش پێشینەی قەزائین بۆ ئەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بی لەوە بکاتەوە کە پێویستە چیتر محکمەی تایبەت دروست نەکرێ لە هەر قەزەیەکە با بێن دادگایەکی نێودەوڵەتی هەبێ و ئەوە بوو نیزامی ڕۆما لە ساڵی 1990 دەرچوو و لە 2002 هاتە بواری جێبەجێکردنەوە. نیزامی ڕۆما هەتا ئێستا 152 دەوڵەت ئیمزای لەسەر کردووە. لە 1970 دەوڵەت 152 دەوڵەت ئیمزای لەسەر ئەم نیزامە کردووە. کەواتە ئەم محکمەیە ئێستا جیهەتێکی قەزائیە دادگایەکی تایبەتە بۆ سزادانی ئەو کەسانی کە تاوانی جینۆسای دەکەن. بەڵام ئەوەی کە زۆر جێی سەرنجە ئەوەیە سێ دەوڵەتی زلهێزی ئەنجومەنی ئاساییش سێ ئەندامی هەمیشەیی کە ئەوانیش سین و رووسیا و ئەمریکایە هیچ کام لەم سیانە واژۆیان لەسەر نیزامی ڕۆمانە کردووە. ئەمە بەڕاستی جێی هەڵوەستەکردنە. ئایا ئەم سێ دەوڵەتە زلهێزە بە نیەتی ئەنجامدانی تاوانی جینۆسایدن جارێکی تر
ئایا ئەم سێ دەوڵەتە زلهێزا ئایا بە تەمای هەڵگیرسانی جەنگی سێهەمن؟ ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی قەلق کردووە. ئایا بۆچی ئەبێ سێ دەوڵەتی زلهێزی دنیا خۆی پابندەکە بە نیزامی ڕۆماوە؟ ئەمە بۆ خۆی جێی سەرنجە. ئەنجا ئەوەی کە نیزامی ڕۆما ئەیکا بێگومان بە سێ شێواز مەسلەی تحریکی داوا لە کەیسی جینۆسایدا لە دادگای جینایی نێودەوڵەتی سەرچاواگری. یەکێک لەوانە ئەگەر بێت و ئەو دەوڵەتەی کە تاوانەکەی ئەنجام داوە بۆ خۆی ئەندام بێ لەم محکەمەیە، یان ئەو دەوڵەتەی کە تاوانەکەی بەرامبەر ئەنجام درراوە خۆی ئەندام بێ لە ناو ئەم ڕێکخراوە. ئەگەر ئەمە نەبوو بۆ نمونە مدعی عامی ئەم محکەمەی جینایی دەولی ئەتوانێ ئەم کەیسە بجوڵێنێ. شێوازێکی تر هەیە کە ئەوە زۆر زۆر گرنگە، ئەوەیە کە مەجلیسی ئەمن ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەتەوەگرتوەکان خۆی داواکە ئەجوڵێنێ. ئەمەش پاڵپشت بە چی؟ پاڵپشت بە پرسی مەترسیەکانی مرۆڤایەتی لە هەر شوێنێکە کە مەترسی هەبوو بۆ ژیانی مرۆڤ، مەجلیسی ئەمن لەوەیە تەدەخل ئەکات و ئەتوانێت تحریکی داواکە بکە، وەکەوەی قەراری 688 کە بۆ کورد دەرچوو لە دوای کۆڕەوەکە. کورد توانیوێتی ئەو کۆمەڵکو ژیانێ بەسەری هاتووە بیباتە دادگای ڕۆما و بە جینۆسایدی بناسێنێت؟ هەتا ئێستا نەخێر بەداخەوە. بۆچی؟ بۆ نمونە دادگای جینایی نێودەوڵەتی ئەو تاوانانە ئەبینێ کە لە دوای دروستبوونی خۆیەوە ئەنجام دراوە، ناگەڕێتەوە بۆ دواوە. تاوانی هەڵەبجە و تاوانی ئەنفال و تاوانی بارزانیەکان و تاوانی فەیلەکان هەمووی پێش دروستبوونی ئەم دادگایە. ئەمە لێرەیە مەسلەی ئەم تاوانانەی کە تێپەڕیوە لەم دادگایە ناکرێ ئەم دادگایە بیبینێ. بەڵام دادگای جینایی نێودەوڵەتی ئەتوانێت کەیسی ئێزیدەکان ببینێ، لەبەر ئەوەی کەیسی ئێزیدەکان لە دوای دروستبوونی ئەم دادگایەوە دروست بووە. بەڵام ئایا بۆچی تا ئێستا کەیسی ئێزیدەکان کە نزیکەی 20 بۆ 25 بڕیاری تایبەت لە مەجلیسی ئاسایشی نەتەوەگرتوەکان لە ئەنجومەنی گشتی نەتەوەگرتوەکانەوە لەسەر ئێزیدەکان دەرچووە و چەندین وڵات چەندین پەرلەمانی وڵاتانی دنیا دانیان بەوە ناوە کە کەیسی ئێزیدەکان جینۆسایدە. هیچ ئەوە نییە کە گفتوگۆی لەسەر بکرێتی یاخۆت ڕێیەکی جیاوازترت هەبێ لەسەری. و حکوومەتی عێراقی مەجلیسی وزەرای عێراقی خۆی بە جینۆسایدی ناساندووە. بەڵام ئایا بۆ تا ئێستا ئێمە لە یەک بازنەی داخراوە ئەخولەینەوە کەیسی ئێزیدەکان نەمانتوانیوە بیگەینە ئەو دادگایە هەر هیچ نەبێت، چونکە کاتێک کە تۆ سزای ئەو تاوانبارانە ئەدەی و ئەو دەوڵەتە ئەو ڕێکخراوە نێودەوڵەتی کە ئەم تاوانەی ئەنجامداوە خوتانەزانن لە مەسلەی سزایە سزای مادی هەیە و سزای معنەویش هەیە. بۆ سزای مادیەکە تعویزاتە بەرامبەر بەو قوربانیانەی کە لەو تاوانەیە زەرەرمەند بوون، بێلەوەی کە سزاکەی تری سزای تاوانبارانە. لە سزای تاوانبارانە کەوەی زۆر گرنگە لە نیزامی ڕۆما باسی کردووە، ئەڵێ کێن ئەو کەسانی کە پێویستە سزا بدرێن. یەک ئەوەی کە تاوانەکەی ڕاستەوخۆ ئەنجام داوە، وەکو ئەوەی کە عەلی حەسەن مەجید کردی، ئەوەی کە هاوکاری ئەنجامدانی تاوانەکەی کردووە، ئەوەی کە ئاسانکاری بۆ ئەنجامدانی تاوانەکە کردووە، ئەوەی کە تەحریزی ئەنجامدانی تاوانەکەی کردووە. لە ڕواندا یەکێک لەو ڕۆژنامە نووسانەی کە سزادرا لە دادگای ڕواندا، دادگای جینایی ڕواندا، ڕۆژنامە نووسێک بوو بەهۆی قەڵەمەکەیەوە تەحریزی خەڵکی کردبوو کە قەتڵ و عامی توتسیەکان بکەن. کەواتە ئەم ڕۆژنامە نووسا قەڵەمەکەی بوو بە هۆکاری ئەوەی تووشی دادگایەکی جینایی نێودەوڵەتی بکاتەوە و سزا بدرێ لەو دادگایە. سزادرا وەزیری ژینگە و ژنی ڕواندا کە ژنێک بوو سزادرا لەو دادگایە بە حکمی ئەوەی خەڵکی هەندا بوو بۆ دەستدرێژی سێکسی بۆ سەر ژنە توتسیەکان. کەواتە هەموو ئەم کەسانی کە ڕۆڵێکی بچووکیشیان هەیە لەم سزایانە بێبەش نابن. یعنی ئەگەر تۆ تاوانی کوشتن بۆ نمونە کەسێک
کەسێک بکوژێ بە پێی قانونی سزادانی عێراقی تەنها بکوژەکە سزای خۆی وەرەگرێت بەڵام براکەی بە ئازادی کەسبی خۆیەکە بەڵام تاوانی جینۆسایت وانە تەنها سەرۆکی دەوڵەتەکە کە بڕیاردەری ئەم تاوانەیە سزا نادرێ بەڵکو ئەوانەی جوندەکان حریفەکان زابتەکان ئامرلیواکان هەر هەموو تووشی لێپرسینەوە بێ لە هەمووی گرنگتر لە نیزامی ڕۆما ئەوەیە کە سیستەمێکی سیاسی هەیە لە سەر ئاستی هەموو دنیا کە سەرۆکی وڵاتان سەرۆک وەزیران سەرۆکی پەرلەمان سەفیرەکان ئەمانە حەسانەی دیبلۆماسیان هەیە بۆ نمونە سەفیرە کاتێک کە بە ئۆتۆمبیلەکەی لە مرۆڤێکەدا و ئەی کوژێ ناچێتە زیندان بە حکومەوەی حەسانەی هەیە بەڵام ئەم نیزامی ڕۆمایە ئەو حەسانەی لێ سندونەتەوە چونکە ئەزانەیە بڕیاری جینۆساید لەسەر دەستی باڵا دەستە سیاسیەکان ئەدرێ زابتێک لە خۆیەوە ناچێت جینۆسایدی گروپێ بکە بڕیارێکە لەسەرەوە بڕیارێکی سیاسیە بۆی دێ بۆیە وەرگرتنەوەی حەسانەی دیبلۆماسی ئەوەی کە بینیمان سەرۆکی غۆسلافیا حەسەن بەشیر و وەزیری ژینگەی ڕواندا ئەمانە هۆکارن بەوەی کە پۆست لە تاوانی جینۆسایدا هیچ ڕۆڵێکی نییە هیچ ڕۆڵێکی نییە وەکو تاوانبارێکی سەرەکی پێویستە سزا بدرێ ئەگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەنابێت بۆچی کەیسی شنگال کە کورد دەستکراوەیە ئەتوانێت کاری تیا بکە بۆ نەیکردووە یاخود ئەگەر کورد خۆی نەیکردووە بۆچی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان ئەم کەیسەی نەجوڵانەوە چکە ئەتوانێ جێی گومانە ئەمە هەمووی بەڵگەی ئەمەیە کە ئەم تاوانە کۆمەڵێک دەوڵەتی تر تێوە گلاون کۆمەڵێک کۆمپانیای تر تێوە گلاون خودی ڕێکخراوی تیرۆریستی داعش کۆمەڵێک دەوڵەتی تر دەستگیرۆییانەکە بۆیە کاتێکە مەجلیسی ئەمن بێدەنگی هەڵە بژێرێ لەوەی کەیسی ئێزیدەکان بجوڵێنێ وەکو کەیسێک کە هەڕەشەی مرۆڤایەتیە بەڕاستی ئەمە بخۆی جێی گومانە بەڵام ئەمە ئەلامەتی پرسیار ناخاتە سەر مەزی ئەمن پرسیارە پرسیارەکەش جارێکی تر دەرگای خۆمانەگرێتەوە باشە ئەگەر ئەنجومەنی ئاسایش لەبەر هەندێک بەرژەوەندی سیاسی نێوان وڵاتان خۆیان وەکو کورد ئەڵێ تێکەولەکەیەکی سیاسی هەیە لە بینانە ئەی کورد خۆی بۆ لەمە بێ بدەنگە بەداخەوەڵێم کورد لە کەیسی جینۆسایدی ئێزیدەکانە زۆر پەرتەوازەیە زۆر نامەسئولە و زۆر ناکۆکە کە کاتێک کە تۆ ئیش لەسەر کەیسی ئێزیدەکانەکەی تۆ بۆ ئەمڕۆی ناکەی تۆ بۆ ئایندەی کوردی ئەەکەی چونکە ئەمڕۆ ئێزیدیەکان فەرم و کاکەیەکان ئێستا لەبەر هەڕەشەی جینۆسایدن جارێکی تر ڕۆژانە لێیان ئەکوژرێ لێوانە ڕۆژانە لێیان ئەرفێنرێ شەبەک بە هەمان شێوە مەسیحی بە هەمان شێوە بۆیە پێویستە کورد ئەگەر لەسەر هیچ شتێک کۆدەنگ نەبێ هاودەنگ نەبێ پێویستە لەسەر کەیسی ئێزیدەکان کۆبێ و ئەو دۆکومنتانەی کە دەستی کەوتووە لە تاوانی جینۆسایدی شنگالە بیداتە دەستی لایەنە بەرپرسەکان بۆیە من سەرنجت بۆ بابەتێکی زۆر گرنگ ڕایکێشن ئەو هەیئەتەی کە ئێستا دروست بووە لە دهۆکە لەلایەن نەتەوە گرتوەکانەوە بەناوی هەیئەت التحقیق وتەقەص الحقائق بۆ کەیسی ئێزیدەکان بە تایبەتی ئەو ژنانی کە ئازاد دەکرێن و دێنەوە ئەم هەیئەتە چاوپێکەوتنیان لەگەڵەکە دۆکومنتەکان کۆ ئەکرێتەوە تەنها و تەنها لە دەستی پارتی دیموکراتی کوردستانایە ئەمە نابێ وابێت نابێ کەیسێکی گەورەی نەتەوایەتی تەنها قۆرق بکرێت لە دەستی حیزبێکی سیاسیە و نازانرێ ئایا زانیاریەکانی ناو ئەم هەیئەتە چۆن مامەڵەی لەگەڵەکرێ چۆن گۆڕانکاری بەسەرادێ بۆی ئەمە زۆر گرنگە تۆ ئەم زانیاریانە بدرێتە توێژەر بدرێتە ڕۆژنامەکان بدرێتە کەناڵەکانی ڕاگەیاندن و بدرێتە جیهاتە بەرپرسەکان بۆ نمونە لە مدعی عام ئەرکی ئەوەیە ئەم دۆکومنتانە کۆکاتەوە بۆ ئەوی بتوانێت تحریکی داواکە بکە بەڵام تا ئێستا ئەمانە قەتیسماوە لە لای پارتی دموکراتی کوردستان نەڕێکخراوە نێودەوڵەتەکان دەستیان پێگا بە حکمی جوغرافیاکەی نەک بە حکمی قووەتی پارتی بەڵکو هەو هەیئەتە لە دهۆک دانراوە لە بەروی نزیکە لە شوێنی قوربانیەکانەوە بۆی ماندوو نەکرێن بنێرنە شوێنی تر بۆیە نزیک بە ناوچەکەی خۆیان کراوە بەداخەوە قۆرخ کراوە و تەنانەت هاوکاریە مرۆڤایەتیەکانیش لە ڕێگەی ڕێکخراوی بارزانانی و قۆرخ کراوە و
بەکاردێ بۆ هەندێک ڕێکلامی حزبی خۆیان نەک بۆ ئێزیدیەکان. بۆی ئەگەر تۆ بیت بە ڕاشکاوانەوە ڕۆژنامە نووسێ بچی هاوڵاتیەکی ئێزیدی بێلایەن نە پارتی بێ نەیەکێتی بێ نە پەکەکە بێ بیدوێنە ئەنجا هەست بە ئازار و بە برینەکانی خەڵکی ئێزیدی ئەەکەی لە ناوچەکەی خۆیانە. ئێمە هەتا ئێستا نەمانتوانیوە دار و پەردووە ڕووخاوەکانیان کە تەقێنراوەتەوە لە بەرچاوی خۆیانە لای بین. ئێمە نەمانتوانیەوە تا ئێستا دیوارێکیان بۆ دروستکەین، نەمانتوانیوە سەقفێکیان بۆ دروستکەین لە ژێریا بحەوێنەوە. تا ئێستا ململانێمانە لەسەر کەیسەکە، تا ئێستا کەیسەکە ئەەکەین بە سیاسی، ئەمانەوێ پەکەکە دەرکەین و ئەمانەوێ حەشدی شعبی بێت و ئەمانێ حەشدی شعبی نێت و ئەمانەوێ پارتی کۆنتترۆلیکە. ئەمە هەتا وامان لێ کردووە لەناو خودی کۆمەلگەی ئێزیدیا گروپی چەکدارمان دروست کردووە. کاریگەری نەرێنی لەسەر تاکی یەزیدی دروست بکات بەرامبەر بەو کۆمەڵکوژەی بەرامبەریان کراوە حزبێکی دەسەڵات کە پارتی دموکراتی کوردستانە ئەو کەیسە لە بەرژەوەندی خۆی بەکاردێنێ. تۆ ئەگەر دیقەتت لە چاوپێکەوتنەکانی نادیە موراددا بێ وەکو یەکی لە قوربانیەکان بەڕاستی ئەم ژنە شایانی زۆر ڕێز و تەقدیری گەورەیە، چکە ئەوەی ئەو ژنە کردی بە سەداهان سەرکردەی کورد نەیەتوانی بیکات، دەنگی ئێزیدیەکانی گەیاندە هەموو دنیا. تۆ ئەگەر دیقەت لە قسەکانی بی هەمیشە کاتێککە پرسیاری لێکەن ئەڵێ ئەس ئێزیدیم. زۆر کەسم قسەیەکە نادیە بۆ ناڵێ من کوردم. نادیە خۆی زانێ بەدەستی کورد وای لێ هاتووە، کوردێکە بۆ دەستکێشی داعش بووە کەوای لێ کردووە. نادیە ئەزانێ لەسەر ئێزیدی بوونی وای لێ هاتووە وەکو تەحەدایەک وەکو ئەڵەنگاریەکە لە ئەس ئێزیدیم. بۆیە ئەمانە هەمووی مەسەلەن هەموو پرسن پێویستە ئەم پارتە سیاسیانەی کە ئیداری ئەم هەرێمە ئەدەن بەڕاستی لە کەیسی ئێزیدەکانە زۆر بە وردی مامەڵە بکەن. کەیسێکی زۆر هەستیارە و ئەشکرێ وەکو جوولەکەی ئەڵمانیا ئێمە ئەم کەیسە بکەین بە وەرەقەی زۆر گەورە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەگەر بمانێ وەکو پرسێکی نیشتیمانی سەیریکەین. بەڵام حەزەکەم تەکید بکەمەوە کە کەیسی ئێزیدەکان ئێستا لە کەیسی نیشتیمانی چۆتە دەرەوە بۆ بە کەیسێکی حزبی بۆ جێبەجێکردنی ئەجەندای تورک نەکورد کە بەداخەوە نەبووە. زۆر باشە دکتۆرە، پەیڕەو نەکردنی دادگەری گوازراوە چ کاریگەریەکی دەبێت لەسەر جینۆساید کەمکردنەوەی کاریگەریەکانی جینۆساید؟ یەکێ لە بەرنامەکانی یونسکۆ کە کاری لەسەر ئەکات لە دوای 2003ەوە ئەو عەدالە ئینتیقالیەیە کە ئەڵێ پێویستە مەسەلەی جینۆساید پرسی جینۆساید بکرێ بە پرسێک بۆ هوشارکردنەوەی هەموو تاکەکان. بۆ نمونە ئێستا یونسکۆ لە زۆر وڵاتە کورسیەکی داناوە کە پێوتێ کورسی یونسکۆ. لە بەغدا کورسی یونسکۆ هەیە. دکتۆر سەلاح کە لەوێ کەسێکی بەڕێزە کە سەرپەرشتی کورسی یونسکۆەکە لە وڵاتە. ئێمە تا ئێستا وەکو کورد نەمانتوانیەوە خۆمان پەیوەست بکەین. ڕەنگ بێ پەیوەندی شخصی هەیە لەگەڵ دکتۆر سەلاحە. بۆ نمونە من بە حکمی پسپۆرێکی خۆم پەیوەندیم لەگەڵ دروستکردەوە بۆ ئەوەی ئاڵگۆڕی هەندێک زانیاری بکەین بەیەکەوە. بەڵام پرسی شخصی شتێکەوە بووە، پرسی کەیسەکە شتێکی ترە. پێویست بۆ حکوومەتی هەرێم زۆر سوود لە کورسی یونسکۆ ببینێ بۆ ئەوەی بتوانێت بەرنمەیەک دانێ بۆ هوشارکردنەوەی تاکەکان. چونکە هەروەکو وتم ئەوەی کە ڕوو ئەدا لە دوای تاوانی جینۆسای زۆر سەختترە لەوەی کە لە کاتی جینۆسایدەکە ڕۆدا. تۆ پێویستت بە چییە؟ پێویستت بە بنیاتنانەوەی هەموو ئەو ناوچانە هەیە کە لە کاتی جینۆسایدا ڕوبەڕووی ئەو تاوانە بوونەتەوە. تۆ پێویستە بەوەیە خەڵکەکەی ئاشتکەیتەوە، تۆ پێویستە بەوەیە خەڵکەکەی تەعویزکەیتەوە، تۆ پێویستە بەوەیە کللتورەکەی جارێکی تر بپارێزی، تۆ پێویستە بەوەیە جارێکی تر خەڵکەکە ئاشتکەیتەوە لەگەڵ دەوروبەرە. ئەوەی کە تۆ تێبینی ئەکەی لە کەیسی ئێزیدیەکانە. ئێزیدیەکان کللتورێکی تایبەت بە جلوبەرگی خۆیان هەیە، جلێکی سپی بە تایبەتی ژنەکانیان کە لە بەریەکەن بە حکمی ئەوەی کە خراونەتە ئۆردوگاکانەوە ئەو کەمپانیی کەمپی ئاوارەکانەوە بەشێکی زۆر ئێستا دەستبەرداری ئەو کللتوری خۆی بووە. ئەمە جێی مەترسیە. بۆیە پێویستە ئەمە بگەڕێتەوە جارێکی تر ئێزیدی چێژ لە کللتوری خۆی ببینێ. بۆ نمونە جەژنەکانیان
ئێزیدەکان پێویستیان بەوەی لەلا لە شامەراسیمی ئاینی خۆیان بکەن پێویست ناکە لە سلێمانیایە لە دوهۆکەیە لە شوێنی زۆر باشە دکتۆرە من بەرنامەکەم بەرەو کۆتایی ئەڕوا و کاتەکەش کەم ماوە و خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لێرە گفتوگۆی و بابەتەمان کرد دواوتەت دەربارەی جینۆسایت و دواوتەت بۆ سەرکردایەتی سیاسی کورد و بەڕێزیشت خۆشت یەکێکی لە سەرکردە سیاسیەکان لە ناو حزبێکی دیاریکراو کە یەکێت نیشتمانی کوردستان دواوتەت حەزەکەم بزانم با لە حیزبەکەی خۆمەوە دەست پێ بکەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەڵگری پەیامە پیرۆزەکەی مامجەلالە بۆ داکۆکیکردن لە مافی ئێزیدەکان ئەوە مەسلەیەکی حەشە هەڵنەگرە یەکێتی داکۆکی کارێکی سەرسەختی مافی ئێزیدەکانەوە لە هەر شوێنێکی دنیاە بن و خۆشم بە حکمیەوەی هەمە دامی سەرکردایەتی و هەم پسپۆریم و دکتۆراکەم لەسەر جینۆسایدی ئێزیدەکانە پێویستە داکۆکیکاری بووە ئەش بم بەڵام ئەوەی کە پێویستە لەسەر حیزبە سیاسەکان بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئێمە بتوانین جارێکی تر چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی بخەینە سەر دەلالش بخەینە سەر شنگال بخەینە سەر هەموو ئەو ناوچانەی کە ئێزیدەکان تایە زەرمەند بوون بەرەو بوژانەوە بەرەو گەشانەوە بەرەو ئاش بوونەوە لەگەڵ زەویەکانی خۆیان لە شوێنەکانی خۆیان لەگەڵ ئاینەکەی خۆیان بەداخەوە ئەوەی کە ئێستا ئەمڕۆ بە تایبەتی ڕوبەڕووی کۆمەڵگەی ئێزیدی بۆتەوە مەسلەیەکی زۆر کارەساتبارترە لەوەی کە جینۆسایدەکە ڕوویدا مەسلەی خستنەوەی کۆمەڵێ مناڵ لە داعش لەلایەن ژنێکی ئێزیدیەوە کە ئەمەڵ یەکێکە لە کێشە گەورەکانی ناو کۆمەڵگەی ئاینی ئێزیدی کە نە ئەو قوبوڵی ئەکا مناڵێک بێتە ناو کۆمەڵگای دینیەکەیەوە کە هەڵگری ناسنامەی داعش بێت و نا حکوومەتی عێراقیش ئەو مناڵە قوبوڵەکە لە باوکێکی نادیار بۆیە ئەمە پرسێکە هیوادارم هەموو حیزبە سیاسیەکان هاوکار بن لەگەڵ کۆمەڵگەی ئێزیدیا بۆ چارەسەرکردنی ئەم کێشە ئینسانیە چونکە بەڕاستی کێشەیەکی ئینسانیە بۆ چارەنووسی ئەو مناڵانە و چارەنووسی دایکیان چونکە لە زۆر شوێنە دایکەکە لە پێناوی پاراستنی مناڵەکەی تا ئێستا لەژێر دەسەڵاتی داعش ماوەتەوە ناوێ ڕاکە بۆی مناڵەکەی لە دەست نەچێ ئەمە مەسلەیەکی غەریزەی دایکایەتیە کە ڕنگ بێ قورس بێ مناڵەکەی بەجێ بهێڵێت و خۆی بێتەوە خۆی تەسلیم کە هەرچەند هەنگاوێکی زۆر جوامێرانەی کۆمەڵگەی ئێزیدی هەبوو کە ژنەکانی قوبول کردەوە ئەو ژنانی دەستدرێژی سێکسیان لێکرا ئەمە بەڕاستی مای دڵخۆشی و دەستخۆشیە لە میر و لە شێخانی ئێزیدی کە ئەم هەنگاوە پیرۆزیان ناوە بەڵام پێویستە ئێمە هەنگاوێکی لەوە جددی تر بنین کە پێویستمان بەوەیە فیری کولتوری یەکتر قوبولکردن بین من ئێزیدیەکەم قوبول بێ منێکی ئیسلام ئێزیدیەکەم قوبول بێ وەکو خۆی وەکو پێکاتەکەی وەکو دینەکەی وەکو بیر و باوەڕەکەی مەسیحیەکەم قوبول بێ وەکو خۆی شەبەکێک و کاکەیەکم قوبول بێ وەکو خۆی ئەمە پێوترێ کللتوری پێکەوە ژیان ئەگەر ئەم کللتورە نەبێ هیچ کۆمەڵگەیەک ناتوانێت بە تەبایی بژێ و هەر یەکەمان ئەکەوینە بەر هەڕەشەی جینۆسایدێکی تر زۆر باشە دکتۆرە ئەمڕۆ بە زمانی گەرمیانی فرە دڵخۆش بوو لەگە بەڕێستا شەنوکەویم بابەتەمان کردووە بەرنمەیەکی پڕ لە زانیاری بوو دووبارە بە خێربەی کەرکووک ماڵی خۆتە هەربێشید ئەکیت ماڵی خۆ لێرەدا دێمە کۆتایی بەرنمەی بۆ جێبەجێکردن هەتا بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر و چەمکێکی تر بەخوای گەورەتان دەست پێرم خواتان لەگەڵ